نۆزدەی ئابی ئەمساڵ ویلایەتی سەرۆکایەتی بەرزانی تەواو دەبێت تا ئێستا بە فەرمی هیچ شتێک لەو بارەوە نەوتراوە بەڵام ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی ئەوە دەست پێ کردو و لە ڕێگەی پەرلەمانەوە هەوڵدەدەن ویلایەتی بەرزانی جارێکی تر درێژ بکەنەوە بەڵام ئەندامێکی فراکسیۆنی پارتی دەڵێت دەستور تاکە چارەسەرە بۆ ئەو پرسە و نابێت پەرلەمان شوێنی یەکلاییکردنەوەی ڕێکەوتنە سیاسیەکان بێت دائما ئەو مەسەلە ڕێکەوتنە سیاسیانە لەناو پەرلەمانی کوردستان ئەنجام نادرێت پەرلەمان دەسەڵاتێکی تەشریعی و ڕقابیە ئەو هێزە سیاسیەکانن ڕێک دەکەون ئینجا لە پەرلەمانی کوردستان ئەم پرسە بریاری لەسەر دەدرێت هەرچەندە مەحموود محەممەدی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیان لە ڕێگەی فراکسیۆنەکەیانەوە ئەو پرسیان لەگەڵ لایەنەکانی دیکە باس کردووە بەڵام تا ئێستا هەڵوێستی فەرمی هیچ لەلایەنەکان دیار نییە کە ئاخۆ لەگەڵ درێژکردنەوەی ویلایەتی بەرزانیدان لەگەڵ ئەوەشدا هەندێک لە ئەندامانی فراکسیۆنەکان لێدوانی جیاجیا دەدەن لەسەری بەڵام بەنسبەت ڕێی یەکێتی نیشتمان کوردستان نەخێر بە هیچ جۆرێک لەگەڵ نابێت لەبەر ئەوەی لە ڕابردوودا یەکێتی نیشتمان کوردستان کاتێک ئەم پرسەی کرد بۆ هۆی ئەوەی لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان کە ئەو ڕێکەوتنە لەسەر مەسەلەی پرسی هەموار بوو جۆرێک لە پەشیمانبوونەوەی تێدا کرد و یەکێتی بازێکی گەورەشی لەم پێناوەدا بۆیە بە هیچ جۆرێک ئەم جارە ناچێتەوە زێرباری ئەم ئیتیفاقە لەسەر مەسەلەی پرسی درێژکردنەوە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت لە کاتی خۆیدا قسە لەسەر پرسەکە دەکەن و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامیش جەخت لەوە دەکاتەوە کە پرسەکە لە ڕێگەی دەستورەوە یەکلای بکرێتەوە دەڵێت ڕێگە چارەی نایەسایی لێکەوتەی خراپی دەبێت هاوکات فراکسیۆنی گۆڕان کە ناڕازیترین لایەن بوون بەرامبەر بە درێژکردنەوەی ویلایەتی بەرزانی لە 30 حوزەیرانی 2013دا هەرچەندە بە فەرمی هیچی نەوتووە لەسەر پرسەکە بەڵام پەرلەمانتارەکانی جەخت لەوە دەکەنەوە ڕازی نابن بە درێژکردنەوەی ویلایەتی بەرزانی جارێکی تر ئێمە پێمان وایە کە درێژکردنەوەکە ڕێگایەکی تەندروست نییە و ڕێگایەکی دیموکراسیش نییە باشترین ڕێگا ئەوەیە کە سیستەمەکە بکرێتە پەرلەمانی و لە نێو پەرلەمانی کوردستانە دەنگدانی بۆ بکرێت ئێستا کە تەنها 5 مانگ بۆ تەواوبوونی ویلایەتی بەرزانی ماوە لایەنەکان لە کاتێکدا داوای چارەسەرکردن لە ڕێگەی دەستورەوە دەکەن کە تا ئێستا دەستوری هەرێم تەنها پرۆژەیەکە و گۆڕانکاریش لەو بەرگانەیدا نەکراوە کە چەند لایەنێک ناڕازین لەسەری بۆ ئەوەی بخرێتە ڕیفراندۆمەوە و کاری پێ بکرێت شێمەجااف NRT هەولێر